فەڵەستینەکان لە ئۆرشەلیم و کەناری خۆرئاوا ڕۆژی یەکشەمە دەستیان بە دوا ئامادەکاریەکان بۆ مانگی ڕەمەزان کرد. ئامادەسازەکان لە ئۆرشەلیم لە سەروبەندی ئاستێکی بەرزی گرژیدایە بەر لە یادەوەری ڕێپێوانی ساڵانەی بۆنەی داگیرکردنی ئۆرشەلیمی خۆرهەڵات لەلایەن ئیسرائیلەوە. ڕەمەضان ئینشاءالله بۆ هیوایی ئەم ڕەمەزانە ڕەمەزانێکی خۆش بێت، بەڵام بارودۆخی ئابووری خراپ و هەروەها ڕەوشی سیاسیش بە هیوای ئەوەی ساڵی داهاتوو ڕەوشەکە باشتر بێت. هاوشێوی هەموو وڵاتانی جیهان هیوادارم ئاسوودە بین و ئاشتی بەرقەرار. پۆلیسی ئیسرائیلی هەفتەی ڕابردوو گوتی نزیکەی 2000 پۆلیس بۆ ڕاگررتنی ئارامی ڕێپێوانەکەی یەکشەمە ڕەوانی ناوچەکە دەکات. ئەو ڕێپێوانی پێشبینی کرابوو نزیکەی 30,000 کەس بەشداری تێدا بکات. ئەوانی ڕێوڕسمی یەخستنەوەی ئۆرشەلیم دەگێڕن دوا بە دوای جەنگی 6 ڕۆژی ساڵی 1967. پۆلیسی ئیسرائیلی گوتیشی ئەوان گەرەیان بوو دڵنیابن لەوەی بەشداربووانی ڕێپێوانەکە و خەڵکانی موسڵمان ڕێڕەوەکانی خۆیان نەبەزێن و هیواخوازن دڵنیابن لەوە ڕووداوی نەخوازرا و سەرهەڵ نەدات. هەڵچوونی تندوتیژی هەشت مانگەی نێوان ئیسرائیل و فەڵەستینەکان بەم دوایانە کەم بۆتەوە، بەڵام ناوە تاو دەسەنێتەوە.